ڕۆژێک دوای ئەوەی دەیان سەرکردەی وڵاتانی عەرەبی کۆبوونەوەیەکی بە پەلەیان لە عەرەبستانی سعودیە ئەنجامدا و بە توندی دانەی هێرشە سەربازەکەی ئیسرائیلیان کرد بۆ سەر غەزا، جێک سۆلەیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی کۆشتی سپی لە کەناڵی ABC دەرکەوت و جەختی لەسەر هەڵوێستی ئەمریکا کردەوە سەبارەت بە شەڕی ئیسرائیل دژی حەماس. ئێمە باوەڕمان بە گرنگی یاساکانی شەڕ هەیە، واتە گرتنەبەری هەر ڕێو شوێنێک کە بکرێت بۆ پاراستنی خەڵکی سیڤیل. لە هەمان کاتدا ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی ئەو ڕێبازەی کە ئیسرائیل مافی بەرگریکردنی لە خۆی هەیە بەرامبەر هێرشە تیرۆریستیەکان. بنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل کە یەکشەممە لە میانەی تاپێککەوتنەکی کەناڵی CNN داوای لێکرا لێدوان لەسەر قسەکانی ئەم دوایەی ئەنتۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکا بدات کە وتبووی ژمارەیەکی زۆر لە فەڵەستینیەکان لە غەزە کوژراون. پێم وایە هەر زیانێکی سیڤیلی کارەساتە پێویستە تاوانەکە بە تەواوەتی بخرێتە سەر حەماس، چونکە ڕێگری دەکات لە دەرچوونیان لە ناوچەی شەڕ. حەماس تەقین لە ئەو ناوچە ڕێڕەوە سەلامەتە کردووە کە ئێمە بۆ دەرچوونی خەڵکەکە بە سەلامەتی دروستمان کردووە. لایەکی تر نەتەنیاهو باسی لە قسە و باسەکان کرد سەبارەت بە ئەگەری ڕێککەوتنێک بۆ ئازادکردنی ئەو بارمتانەی کە لە حوتی دا لەلایەن حەماسەوە ڕفێنرابوون تێبینیەکانی لە بەرنامەی میردەپرێسی کەناڵی MBC پەخش کرد. ئەو کارەنە ئاساییەی هێزی بەرگری ئیسرائیل ئەنجامیدا بووە هۆی فشاردستنە سەر ڕێبەرایەتی حەماس. ئەوە تاکە شتەکە ڕەنگە ببێتەوەی سازکردنی سەودایەک و ئەگەر ڕێککەوتنەکە بێت ئەو کاتەی باسی دەکەین ئەگەر بەدی هات ڕای دەگەێنین. نەتەنیاهو گوتیشی کاتێک شەڕەکە کۆتایی دێت تەواو بەرپرسیارەتی سەربازی غەزە لە دەستی ئیسرائیلدا دەمینێتەوە، بەڵام هێشتا زووە بۆ ئەوەی دیاری بکرێت چێ حکومڕانی دەکات. سەبارەت بە بەڕێوەبەرایەتی مەدەنی غەزا پێویستە ئەم دوو شتەوە بەرچاو بگیریان. پێویستە غەزە لە چەکداماڵین و پێویستە تونڕەوی لە غەزا بنبڕ بکرێت. من باوەڕم وایە تا ئێستا هیچ جێزێکی فەڵەستینیمان نەبینیەوە بەدەسەڵاتی فەڵەستینیشەوە توانای ئەم کارێ هەبێت. هاوکات لە گۆڕەپانەکە خەڵکی سیڤیلی فەڵەستینی بەردەوام بوون لە هەڵاتن لە باکووری کەرتی غەزا لەو کاتەی کە چەندین دەستگای نەتەوە یەکگرتوەکان داوای ڕاگررتنی دەست بەجێی هێرشەکان بۆ سەر نەخۆشخانەکان دەکەن. بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدێرەس ئیگلیسیاس حەیدەر کەریم دەنجی ئەمریکا.